دیارە سەبار بە شەڕی نێوان غەزە و ئیسرائیلە ڕوونتر بڵێ نێوان فەڵەستین و ئیسرائیل کاموە ماوەی نزیکی مانگێکە کە شەڕ و ناکۆکی لە نێوان ئەو دوو وڵاتەدا هەیە بەردەوام هێرش هەیە لە نێوان ئیسرائیل و غەزەدا ئیسرائیل و حەماس ئەتوانین بە تایبەتی باسی ئەوە بکەین اینجا بە بەردەوامی لایەنگیر و پاڵپشت و دژایەتیش هەیە بۆ هەردوو وڵات هەندێک لە وڵات هەیە لەگەڵ ئیسرائیلە هەندێکان هەیە دژی غەزەیان بە بێچوانەشە بە هەمان شێواز لەگەڵ ئەوەشدا ئەم ناکۆکی ئەم پاش پشتگیری و دژایەتیکردن بە هەمان شێواز لە هەرێمی کوردستانیشدا هەیە لەناو لایەنە سیاسەتی کوردەکانیشدا هەیە لەناو عێراقیشدا هەیە لە ماوەکانی ڕابردوودا لە عێراق و بشاندان دەکرا لە دژی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. هەندێک کات ئەم بابەتە لەگەڵ ئەوەی کە با بڵێن بابەتێکی سیاسی و ڕەنگە ڕیشێکی بێدڵنیایی و کە ڕیشێکی ئاینی هەیە بەڵام ئەم بابەتە لەگەڵ ئەوەی کە هەندێک جار لەگەڵ بابەتێکی سیاسی یاخود بابەتێکی ئاینی تێکەڵ دەکرێت هاوسۆزیەکان پاڵپشتیەکان دوو بەرەدا بەش بوون و بە شێوەیەکی گشتی ڕەنگە ئەو وڵاتانی کە پشتگیری ئیسرائیل دەکەن ڕخنیان بەرکەوە و ئەوانەی کە پشتگیری با بڵێن غەزە و فەڵەستین دەکەن ئەمانیش بە هەمان شێوە ڕخنیانە بێت بەدڵنیاییەوە ئەم بابەتە لە نێوان وڵاتاندا دابەش بووە بۆ دوو بۆچوونی جیاواز. ئێمە ئەمە تایبەت ئەکەین و بە هەرێمی کوردستان با بزانین لەم نێوەندەدا تێڕوانین و ڕوئیای کورد تایبەتی لایەنە کوردەکان لە هەرێمی کوردستان دە بەرامبەر بە غەزە چۆنە ئێمە بۆ ئەمە بەست ئەمڕۆ لە ستۆدیۆ میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد بالی لێکۆڵەر لە بواری میدیای سیاسیمان کردووە کە دکتۆر سڵاو لێبێت بانیت باش زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆم دەرفەتە بەخێراتی دکتۆر ماندوونەبی. دەست پێک ئەمانە لەوە دەست پێ بکەین کە لە ئێستادا کورد لەم نێوەندەدا لە نێوان پاڵپشتی و لە نێوان دژایەتی نێوان ئەم شەڕەدا چ ڕۆڵێک دەبینێت یاخود تێڕوانینی کورد بۆ ئەم شەڕە چۆنە خوێندنەوەی چۆنە؟ ئەبێ ئێمە لەو خاڵەوە سێرکەین ئەوەی کە ڕووەدا لە غەزە چ کاریگەریەکی لەسەر ئێمە هەیە بە بڕای من لە گەلی فەڵەستین بگەڕێتەوە گەورەترین کاریگەری لەسەر کورد دروستەکە ئەمە بێ لە ڕوانگەی ئەمنی و ئەگەر تەماشایم کەیسە بکەین هەندێک خاڵەیە هاوبەشیمانەیە لەگەڵ فەڵەستینە و ئەو کارەساتەی کە بەسەر فەڵەستینایەت ئێمە لە مێژووە بینیومانە و ئەگەری دووبارە بوونەوەی هەیە لە ڕاستیە یعنی کاتێک ئەبینی کە بۆ 10,000 کەس لە ماوەی 6 هەفتەیەکە کە خەڵکی مەدەنی بە هیچ پێوەرێکی یاسای نێودەوڵەتی و پێوەرەکانی مافی مرۆڤ پێوەرەکانی کۆمەڵگەی مەدەنی هیچ ڕێگەیەک نییە کە تەفسیری ئەوە بکات کە مە حاڵەتێکی ئاساییە بەڵام کاتێک کە خوێنی مرۆڤ هەرزانە بێ بێبەها ئەبێ بیر لەوە ئەکرێتەوە چ کۆمەڵگەیەکی تر و چ میلەتێکی تر ئەگەری ئەوەیە خوێنی ئاوا هەرزان فرۆش بکرێ و بێبەها بکرێ و ئەگەری ئەو هەڕەشانە هەیە یعنی ئێمەی کوردین لە ڕاستیە یعنی چۆن کێشەی ئەمنی هەیە بۆ نمونە گەلی فەڵەستینی لە ئیسرائیلە ئێمەش هەمانە و کێشە ئەمنیەمان هەیە لە باشووری کورسانی باشوورە لە کورسانی باکوورە لە کورسانی ڕۆژهڵاتە لە کورسانی ڕۆژئاوایە هەموو ئەوەی کە بەسەرەوەانە هاتووە هەڵوێستان یاخود ئەو کاریگەرانی کە لەسەر کوردستان هەیە بەڵام دەمانێت بزانین لێستەدا هەڵوێستی کورد چۆنە هەڵوێستی هەرێمی کوردستان یاخود بەگشتی چۆنە بەرامبەر بە ئەوەی کە زۆر باشە کۆمەڵگەیە ئەوەی کە حاڵەتە باشەکە تا ئێستەیە وەکو دەسەڵاتی ڕسمی خۆی لە مۆزوعات تۆزێک گێل کردووە و ئەمەش باشترین بژاردێت پێما بێکردی بێتیان چونکە تۆ توانای ئەوەتە نییە ئاسایشی خۆت پارێزی لە ڕاستیە و ئاسایشی ئێمە گەڕ سەریح بین بەندە بە طرفێکی دەولیەوە کە بە تایبەتی ئەمریکایە هەر بەکشانەوەی ئەمریکا یان بە لاوازبوونی ئەمریکا ئەوەی کە بەسەر غەزا دێت بەسەر ئێمەشا زۆر بە ئاسانی ڕەنگە ببێ بەڵام ئەوەی کە جێی نیگەرانیە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە وەکو کۆمەلگا جۆرێک لە دوو تێڕوانینی جیاوازەیە تێڕوانینێکەیە کە ئیسلامیە و تێڕوانینێکیش هەیە کە با بڵێ نا ئیسلامی یاخود با بڵێ ئەوانەی کە علمانی و لە هەمان کاتە ئەم تێڕوانینانە بەرامبەر بە غەزە یاخود بە کوشتنی مرۆڤ لە هەر شوێنێکی دنیاە جۆرێک لە دابشکاری هەیە لە ڕوانگەیەکی ئایدۆلۆژی و لە ڕوانگەیەکی ئەمنیوەیە کە لە ئەسڵ وایە ئێمە لە ڕوانگەیەکی مافی مرۆڤ تەماشای بابەتەکە بکەین یعنی ئەگەر سەریح بم بۆ نمونە لەم بابەتایە کە ڕۆدا ئیسلامیەکان زیاتر ئەحساس بەوە ئەکەن کە جۆرێک لە بەرپرسیارەتی ئاینی و بەرپرسیارەتیان لەسەر شانە بۆیە لە ڕێگەی تۆڕەکانی فەیسبوک و هەروەها گەشتۆتە ڕادەیە کە دیعایەوە بکەن کە بڵێن کە هانی خەڵکی بدەن بگاتە ئاستەوەی کە جیاد بکە لە بەرامبەر ئەبینی علمانەکان زۆر بێدەنگن لەم جۆرە کەیسا نابینم ئەو ئەوانەی کەوا چالاکوانە لە باگراوندێکی نائیسلامیانەیە ئەوەی کە ڕوو ئەدا لە غەزا کە ئەنەما شتێک نییە کە ڕوودا لە کاتێکا وەکو لە سەرەتا وتمە پەیوەندی بە پرسی مرۆڤەوەیە پرسی بە بەهای کوردەوە هەیە لە ڕاستیە یعنی خەلەلەکە لە چیایە
ولا ما کاتە علمانیەکان ڕخنە لەمە گرنڵێن ئێوە چیتان داوە لەوەی کە چ پەیوەندێکی بە تۆ هەیە ئەم قسەیە لە خانگاوی یەکەمە تەواوە بنسبت علمانیەکەوە ئەڵێ بۆچی مووقفت لە بەرامبەر غەزەیە زۆر زوڵاڵە بەڵام لە بەرامبەر بۆ نمونە کوشتنی ڕۆژئاوایە بێدەنگیە خۆی ئەگەر ڕاست بوێ ئێمە ئەبێ لە بۆعدی مرۆڤایەتی و ئەگەر تەماشای کەیسەکە بکەین هەمان ئەو بەرپرسیارەتی کە علمانیەک وەکو ویژدانەکەوێتە سەرشانی ئیسلامیەکە بێ بکەوێتە سەرشانی لە ڕاستیە چونکە لە ئیسلامە مەسەلەی مرۆڤە ئیتر ئەم مرۆڤە ئەگەر بێت و باگراوندێکی ئاینی هەبێ باوەڕدار بێ یاخود بێ باوەڕ بێ چونکە خوێنی بێ باوەڕێکیش حەڵاڵ نییە بۆ کەسێک بەو شێوەی کە ئەکوژرێت لە ڕاستیە ئەم موقعی وەرگرتنە لە ڕوانگەی دینەوە یاخدا بڵین ئەگەر بابەتەکە بە شێوە عامەکە لە ڕوانگەیەکی مرۆڤایەتی و ئینسان بوون و ئەمنی و ئەم بابەتانەوە وەرنە گیرا بێت هۆکارەکەی بە دیاریکراوی بۆچی دەگەڕێتەوە بۆ ئەو ئیشکردنە سیاسیە دوو هۆکار هەیە هۆکارێکیانەوەیە مەسلەی ئایدۆلۆژیە هەرچ کاتێ مرۆڤ کاریگەر بوو بە تێڕوانینە ئایدۆلۆژیەکانی ئەی کاتە مرۆڤێکی لایەنگر و مرۆڤێک کە بە هامرۆیەکانی لەلا کاڵ بێتەوە لە ڕاستیە یعنی بۆ نمونە ئەگەر من علمانی بووم کە لایەنی ئایدۆلۆژیای علمانی هێندە لە لام زاڵ بێ وام لێ ئەکا ئاسایی بێ بەلامەوە کە کەسێک کە زوڵمی لێکرێ مادام ئیسلامیە مادام ئەو گروپەیکە کە بۆ نوێنەرایەتی خەڵکی غەزە ئەکا بۆ پرسێکە مادام ئیسلامیە وام لێکە کە من بەلامەوە ئاسایی بێت کە بکوژرێکی لە بەسەرا بێت چونکە نام جوڵێنێتەوە ئەو هەستەمە لا دروست ناکە کە بڵێم هەمیشە ئەبێ مرۆڤ لەگەڵ مەزلومە بێ نەکوا لەگەڵ زاڵما بێ باش و ناسی مەزلومەکە ئیسلامی بێ یاخود علمانی بێ یان بێ باوەڕێ بێت یعنی قسەکەی من لەسەر ئەوەیە ئەبێ خەڵکێکی علمانی هەمان وەکو خەڵکێکی ئیسلامی هەست بە ئازار بکە بەرامبەر بەو کوشتن و بڕینەی کە لە غەزە ئەکرێ و ئەبێ خەڵکێکی ئیسلامی هەمان هەست بەو ئازارە بکە کە بۆ من لە ئۆکرانیا بەرامبەر بە ماڵوێرانی و دەربەدەری ئەوانە ئەکرێت چونکەوانە مرۆڤن لە کۆتاییە دکتۆر ئەوەی کە هەیە ئیلمانەکان ئەگەر لایەنگری ئەم زۆنگە نەبێن خۆ بە شازە لە شازەکان بەسمان خەڵکی ناوخۆی ئێمە کە لە هەرێمی کوردستاندا بەڵێ ئەوانەی کە ئیسلامینین و بە شازێک لە شوازەکان علمانین ئەی بۆچی هەستە مرۆڤایەتیەکان یاخود لەسەر ئەو لایەنە بڕیار نادەن من سەرەتا باسم لەوە کرد کە ئەڵێم لەبەرەوەی کە ڕاندێکی ئایدۆلۆژی لەلا هێندە زاڵە وای لێ ناکەن ئەو ڕەهەندە چیە دکتۆر بۆ منە لای علمانەکان زاڵ علمانەکان وایە بۆ نمونە ئەوەی کە ئێستاکە حەماسێکە ڕەوانیە بەلایەوە ئەشێ من ڕازی نەبم بە ئایدۆلۆژیای حەماس کە ئیسلامیە کە بۆ حکومڕانی ئەوێ گونجاو نەبێ بەڵام کاتێک کە شەڕێک ڕوئەدا هیچ پاساوێک نییە بەوەی کە بەو شێوازە هەمەجیە کە 10,000 خەڵکی بێدیفاع کە بکوژرێ بەو شێوە کێشەکەی من لە چیە لە ڕووی نەتەوەییەوە بەلامەوە زۆر گرنگەت جگە لەلایەنە ئینسانیەکە یعنی ئێمە پرسی هەڵەبجەمان بەدەستەوەیە لە هەموو دنیا باسمان لەوە کردووە کە ئەو تاوانەی کە بەرامبەر بە هەڵەبجە کراوە ئەمانەوێت بەهاکانی مافی مرۆڤی پێ زەقتر بکەینەوە بەرپرسیارەتی نێودوڵەتی پێ زیاتر بکەین بۆیە کۆمەڵگەی مەدەنی وا لێ بکەین کە بڵێن نابێ ئەمە دووبارە بێتەوە بەڵام بە دووبارە بوونەوەی لە هەرچ خاک و شوێنێکی ترە پاساو ئەداتە دەستی دەوروبەرەکانمانەوە کە ئەشێر ڕێژەیەک وەکو ئەوە یاخود تۆزی لەوە کەمتر بەکار بێنن بەلامان و ئاسایی بێ ئەو بەهایی کە ئێمە هەمان بوو دیفاعمان پێ ئەکرد و وەکو قەڵغانێک لە پێناوی شوناس و پاراستن و ئەمنیەتی خۆمانە کە بە چاوی کۆمەڵگەی نێودوڵەتیە دەماندا و دەمانوت ئەمانە بەرپرسیارەتی ئێوەیە نابێ مرۆڤ بکوژرێت ئەبێ ئێوە هەڵوێستانە بێ مووقفتانە بێ کە ئێستا حاڵەتێکی وات ڕۆدا لە ناوچەیەکی تر لە شوێنێکی تر لە ڕاستیە کۆمەڵگەی نێودوڵەتی کە لی بێدەنگا سبینێ منێک ئەگەر بێت و هێڕشکرایە سرم بەو شێوازە قەتڵ عام بکرێم ئەو کاتە کۆمەڵگەی مەدەنی هەمان ئەو هەڵوێستەی ڕەنگە ببێ وەکەوەی کە لە بەرامبەر غەزایە یعنی خەمی من بۆ غەزە خەمێکە بۆ خۆمەوە سەرەتا کاتە دکتۆر تۆ پێ دوایە ئەم هێرشەی سەر غەزە بە شازێک لە شێوازەکان ئەگەری هەیە ئەم سیناریۆ سبینێ لە کوردستاندا لە هەرێمی کوردستاندا لە هەر پارچێکی بێگومان ئەگەر لە من بپرسی زۆر بە ڕاشکاوی بڵێم ئایا لەم شەڕەیە ئێران و تورکیا بۆ نمونە عێراق ئەمانە سوودمەندین لێ بەڵێ بێگومان سوودمەندن چونکە ئەمانە لە ئەزممونیەکە ڕێژەیەک لەمە زیاتر یاخود کەمتری تاقی کردوێتەوە و هەمان کاتە هەست بە کێشەیەکی ئەمنیەکە لەگەڵ معارەزەیەکە کە لەناو وڵاتەکە یاتیکە کووردە بۆیە ئەگەر بێت و ئاسایی بێ بەلای کۆمەڵگەی نێودوڵەتیەوە کەسێکە هێز و دەسەڵاتی هەبوو بتوانێت پاکتاوی ئەو معارەزەیە بکە بەو دەردەیە بەرێ بۆیە بە کورتەکەی چقۆی ئەو تیژە بێەوە ئاساییە بێ بەلایەوە و ئەو پاساوی ئەداتێ یعنی کاتێک پێوەرەکانی مافی مرۆڤ و کۆمەڵگەی نێودوڵەتی و محکمەی جنایی دەولی هەموو ئەمانە لە کارەکەون و بێبەها ئەبن و هێزیان نامێنێ لە بەرامبەرە ئەوەی کەوا من ترسم لێەتی
توانای ئەوی پێ زیادە بێ و ئەگەری بەکارهێنانی بۆ ئەو زیاترە بێ و ئەگەری دووبارە بوونەوەی غەزە لە لای من زیاترە بێ لەسەر من تاقی کرێتەوە. باشە دکتۆر ئەمە پەیوەندی بەوە هەیە کە باست لەوە کرد بۆ نمونە خاڵی هاوبەش بوونی هەیە یاخود بە جۆرێک لە جۆرەکان پریشکی ئەو ئاگرە بە هۆکاری سیاسی بە هەرێمی کوردستانەکەوێت. دووشت هەیە زۆر گرنگە. کێشەیەک هەیە کە خەڵکی فەڵەستین لەسەر خاکە کێشەکەی لەگەڵ وڵاتێکایە کە ناوی ئیسرائیلە کە داگیرکەرە. ئێمەش لە هەمان کاتە ئەو کێشەمان هەیە لەگەڵ داگیرکەرە بە مەفهومی نەتەوەی و ناسیۆنالیستیەکە کە ئیدعای بۆکەین و پێمان وایە بێ ئێمە خۆمان حکمی خۆماوکەین تاوەکو بتوانین پارێزراو بین. بەڵام بابەتێکی ترێ لە ڕووی ئاسایش لە ڕووی ئەمنیەوە کە زۆر گرنگە. ئەوەی کە زۆر بێهێزە لە دنیاە جگە لە فەڵەستین ئێمەین. بۆیە کە ئێمە بێهێزین هەر شەڕێک ڕوو بدا هەر مەسەلەی کوشتنی مرۆڤ ئاسایی ببێتەوە ئێمە دووەم با بڵێ کۆمەڵگەین کە ئەگەری ئەوە هەیە لەسەر ئێمە تاقی بکرێتەوە ئێمە ببین بە قوربانی. یعنی من بەلامەوە سەیرە هاونیشتیمانیەکی کورد هەستی نەجوڵێ هەستی مرۆڤایەتی نەجوڵێ بێ هەستی ئاسایشت بجوڵێ لە ڕاستیە. یعنی بۆ نە خەڵکێک لە ئەمریکایە یاخود لە بریتانیا لە سویدە کە دێتە سەر جادە کە نە ئیسلامیە نە موسڵمانە تەنها لە لایەنە مرۆڤایەتیەکە و هەستەکان مرۆڤ شایانی ئەوە نییە بۆ دەردە ببرێ بەڵام منێک ئەبێ ئەو هەستەمە زیاتر لە لازاڵ بێ چونکە ئەگەری تاقیکردنەوەی لەسەر من زۆر ئاسانترە و من بینیومە لە ڕاستیە و ئەگەری دووبارە بوونەوەی زۆر ئاسانە ببینرێ. شتێک لێرە ئەوەی کەڕوونە بەڵێ خاڵی هاوبەشەیە بۆ ڕوودانی ئەم بابەتە لە هەرێمی کوردستان لێراغدا بەڵام لە هەمان کاتیشدا دەکرێت بڵێ خاڵی جیاوازتر هەبێت کە پرسی کورد یاخود بە جۆرێک لە جۆرەکان لێراغدا بم شێوەیە نەکرێت. من ئەگەر لە ڕەهەندی ئاساییشەوە قسە بکەم ڕەنگە خۆم زۆر بە مەزلومتر بزانم لە خەڵکی غەزە لە ڕاستیە. ئەگەر لە ڕووی جیۆپۆلیتیکیۆ تەماشایکەی چکە وەکو بژاردەیەک وەکو فەرزەیەک تەماشایکەی هیچ نەبێ دەواازەیەکیانەیە کە ناوی ڕەفەحە کە پەیوەندی بە میسرەوە هەیە. مصر لە هیچ کاتێکا دوژمنی خەڵکی فەڵەستین نییە و نابێ بە دوژمنی چونکە ئەوانە عەرەبن و جۆرێک ینی با لە ڕووی ئایدۆلۆژیە جیاواز بن بەڵام پشتی بە وڵاتێکەوەیە کە برایەتی بەڵام ئێمە پشتمان بە کێوەیە پشتمان بە کەسێکەوەیە کە ئازاری داوید. یعنی بۆ نمونە من لە هەرێمی کوردستانە یعنی بمەوێ پاشەکشە بکەم ڕۆمە ناو بڵێ یعنی ئمە ئەزمونمانەیە لەگەڵ عێراقا کە چی بەسەر کوردێناوە و لەم چەند ڕۆژانی ڕابردووە کە بینیمان یعنی ئەگەری دووبارە بوونەوەی هەر سیناریۆیەک بۆ قەتڵ و عامکردنی کورد پێم وا بێت سبەینێ ئەگەر بڵێم سبەینیە ممکنە ڕووبا زۆر ئاسایی بێ بەلاتەوە چونکە هەر بەکشانەوەی ئەمریکا ئەگەری ئەمە دووبارە ئەبێتەوە بە تایبەتی کاتێک ئاسان بێ بۆ وڵاتێک کە بتوانێت لە ماوەی مانگیەکە خەڵکی مەدەنی 10,000 بکوژێ یخۆ ئاسانە بێ بۆ نمونە 5,000 حکوومەتی عێراقی بۆ نمونەگەر کێشەیە دروست بوو بۆ نمونە 5,000 لە ئێمە بکوژێ ئاساییە بێت و کاتە و دەستکراوە ئەبێت و وای لێ دێت کە بەرامبەر بە کۆمەڵگەی نەدەوڵەتی ئێوە بۆ بەرامبەر بە ئیسرائیلی چەنگایەکتانە نای منش حەقی خۆمە تەصفیح حساباتی خۆمەکەم چونکە کێشەی ئەمنیم لەگەڵ ئەمە هەیە 1000 پاسا و بیان و تۆمەت و هینت بۆ دروستەکە. دکتۆر حکوومەتی عێراقی بە شوازێکی توانین بڵین ئاشکرا پشتیوانی خۆی بۆ فەڵەستین و بۆ غەزە ئەمە وازەحە لەبەر ئەوەی کە حکوومەتی عێراقی ئەو حکوومەتەیە کە لەلایەن ئێرانەوە ئەجوڵێنرێتەوە و حەماسیش کە گروپێکە کە ئێران بە شێوازێکی ڕسمی و بە عەلەنی دەرکەوتووە کە دەحمی ئەکا. کاتە دکتۆر ئەمەس پرسیارەکە ئەو بکەم ببوورە کورد کاریگەری عراق بەسەرەوەیە کە بە شازە لە شێوازەکان هەڵوێستی هەیە بۆ غەزە یاخود تەنها لە ڕوو ئاینیەکە و هەندێکیشان لە ڕۆ مرۆڤانەکە دەیەوێت کە پاپشتی لە ڕووی فەرمیەوە وەکو وتم هەرێمی کوردستان باشترین مووقفیە بۆ تاوەکو ئێستاکە کە خۆی زۆر لەم بابەتە نەداوە و نشکەوتوتە ژێر تەسیراتی حکوومەتی بەغاوە کە هەمان ئەو مووقفەیە هەبێ چونکە ئێمە پێویستیمان بە ئاساییشی ئەمریکا پێویستیمان بە ئەمریکا ینی نامانەوێت وەکو دەسەڵاتی سیاسی بەو سەراحەتەوە بڵین کە ئێمە دژی ئەو شەڕینا هەتا من لە ڕووی کۆمەڵگەیەوە ئەڵێم یعنی حەماس خۆی گروپێکە بڕیاری شەڕکردنی داوە ئارەزوی خۆیەتی کە بڕیاری داوە شەڕ بکە یعنی بۆ نمونە ئەگەر 1000 چەکداری حەماس بکوژرێ بەلای منەوە ئاساییە چونکە خۆی بڕیاری داوە شەڕ بکە ئەو بەلای منەوە ئاسایی نەبێ ئەوەیە کە خەڵکی مەدەنی بکوژرێ و ببێتە بابەتێکی ئاسایی بۆ زۆرترینی خەڵکی مەدەنی بڵێ ئەوەیە کێشەکە ینی بۆ نمونە ئەگەر حەماس 10,000 چەکداری لە ڕۆژێکا بکوژرێ بەلای منەوە ئاساییە چونکە خۆی بڕیاری داوە بکوژرێ بەڵام ئەوەی کە بەلای منەوە ئاساییە خەڵکی مەدەنیە کە خەڵکی مەدەنی کوژرا و ئاسایی بوو لە لای کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێگەی پێدرا و ئاسایی بوو بێبەها بوو ینی منێکی هاونیشتیمانی لە سنوور و لە ناوچەیەکە کە بێ ئاساییشم لە ڕاستیە یعنی ئێمە بەقەدەر غەزە کە چۆنەڵی پۆتێنشاڵی بێ ئاسایشیمان هەیە وەکو ئەوان بگرە زۆر زیاتر یعنی ئێمە بێ ئاسایشتی ترین باشە کەواتە دکتۆر لەم جەنگەدا
کە وەک باسی دەکەی پشکی لەسەر هەرێمی کوردستانیشەیە و ڕەنگە ئەگەری دووبارە بوونەوەی ئەو بارودۆخە لە هەرێمی کوردستانیش دەبێت بە شێوەیەکی گشتی. ترسەکەم بەڵێ ترسەکەی من لەسەر ئەوەیە کە پاسا و دروسە بێ بۆ ئێران، پاسا و دروسە بێ بۆ تورکیا باشە کە ئاسایی ببێ بینە کۆمەڵگەی نەدوڵەتی ناتوانێت فشار لەسەر ئێران و چی لێ دێت. گرنگترینشتەوەتانە لە هیچ کوێی دنیا شەڕ ڕوونەدا. ئێمە ماڵمان لە شوشەیە لە سیبیریا ئەگەر بێت و شەڕ ڕوودا لە ئەفریقا شەڕ ڕوودا مرۆڤ بکوژرێ ئێمە کاریگەری لەسەر منی مرۆڤەیە چونکە منم لەناو ئەو جەنگەڵە دنیاە ئەگەر بێت و خوێنی مرۆڤ وەکو یعنی بە کورتەکەی مرۆڤایەتی یاساکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی و هەموو ئەمانەی لێ دەرکەی بێتە غابە کە لە غابە بوو ئەو کەسانەی بێهێزن هەست بە بێ ئاسایشیەکەن کە بوو بە غابە ئێمەی کوردین کەس بێ ئاسایشیەکەن چونکە لاوازین لە ڕاستیە لە ڕووی استراتیژیەوە لە ڕووی عسکەریەوە لە ڕوو هەموو ئەمانەوە کە هەیە. باشترینشتەوەتانی ئێمە ئیدعایەوە بکەین نابێ خوێنی خەڵکی مەدەنی لە دنیاە بێبەها بکرێت لە دیۆ مرۆڤاتەکە و باشترین دەواازەیە کە ئێمە بتوانین قسە لەسەرکەین دڵێ مەریشکار لە خۆمان نێشێنین. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد بالی لێکۆڵەر لا میدیای سیاسی سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ بەڕێستان بەخێرات.